سەر بابەتێک دەویستم ئەویش پرسی ڕەوشی ئاوارەکانە بۆ ئەم بابەتی کە هێشتا ماوەتەوە چۆن ماوەڵی لەگەڵدا بکرێت لە دوێترین بڕیاری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و حکوومەتی عێراقدا ئەوەیە کە داخستنی کەمپەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان کە لەناو هەرێمی کوردستانان دوا بخرێت لەسەر ئەم بابەتە دەویستم ڕێکاری یاساییەکان چی دەبن لە کاتێکا بڕیارێک دەدرێت دواترم بڕیارە هەڵدەوەشێتەوە بوونی ئەم ئاوارە لەناو هەرێمی کوردستانە چ کێشەیەک و بارگرانیکی دروست کردووە بۆ حکوومەتی عێراق و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ڕێکخراوانەی ئەو دەوڵەتانیشی کە هاوکاریان دەکەن لە ڕووی مادی و فەندێکیان پشگیریەکیان پێشکەش دەکەن و ئێستا ڕەوشی ئەو ناوچانەی خۆیان کە بڕیارە بۆی بگەڕێنەوە چۆن دەبیندێت لە ڕووی یاسایی و چۆن ماوەڵە لەگەڵ کەیسی ئاوارەکاندا دەکرێت لەگەڵ بەڕێز بیرهات هارون ڕەشید کە بەڕێزیان پارێزەر و چالاکوانی ئێزدین ڕاستەوخۆ لە دهۆ کۆمیوانێمێ گفتوگەم بابەتاکەین کاک بیرهات من زۆر سوپاسی ئامادەبوونی جەنابتانەکەم و دەستپێکی گفتوگۆکانیش ئەمێ پۆزیش و داوای لێبوردن بۆ جەناب بکەم کە ماوەیەکی زۆر لەسەر هێڵهێشتمیتەوە دواتر هاتمە لای جەنابەت داوای لێبوردنەکەم بۆ تەخیربوون و دواکەوتنە بەڕێز کاک بیرهات دەمەوێت بزانم ئێستا ڕەوشی ئاوارەکان ئێوەکو پارێزەرێک وەکو چالاکوانێکیش ئەو ئاوارانی کە لە ناو هەرێمی کوردستانان بە تایبەتەوانی کە لە هەولێر و دوهۆکدا ماونێتەوە چونکە لە پارێزگای سلێمانی ئاوارەکان گەڕاونەتەوە شوێنی خۆیان و کەمپەکانیان چۆڵکراوە ڕەوشی ئاوارەکان چۆن هەڵسەنگانی بۆکەن هەمووک پارێزەر هەمووکو چالاکوانێک لە دوو دیوەوە گەلک سپاس بۆ کورتسات نیوز چ کێشەنینە گەلک خۆشحاڵ بووم بۆ vê dîdarê بێگومان ڕەوشە ئاوەرێن ئێزیدیت نەبەڤان کەمپادا ڤان چادرا دەلڤی وەرزێ گەرمێ و لە سەرمایە گەلک ڕەوشەکە پەریشان و ئازار و دلێشە ئەvە سەرێ 10 ساڵانە ئەم وێ ji bîrhatina jînosayîdkirina şingalê jînosayda êzdiyan nêzik dibîn bedaxewa hetanûke edvê rewşa perîşan de ku serê 10 salan bi va çadira de dijîn bêguman eveşek ji bê xudaniya êzidiya ye eveşek ihmalkirin û piştgûxistina êzidiya ye ke eger ev bê xudanî nebaye بەرامبەری ئێزدیە ئەف مافخواردنە نەبایە هەتانوکە ئێزدی 10 ساڵات بن چادرا دەنەدژیان ئەڤژێک نیشانێکە بۆ هەندێک و هەر سەرێ ساڵێ هەر بیرهاتنەکە ساڵێ نوتکەین ئەمێت هێندی سات ئاخبین و ئاخفتنەکە بێ ئەنجامە و ڕامانە هەندێک و ئێزدی وەکو پێک هاتەیەکی پشتگوه خستیە لە عراقێ و بەداخەوە نەدەستور و نەیاسەش ڕوو لە خۆنا بینن بەرامبەر باشترکردنە ژیانە ئێزدیان و ئەمید بینین هەر ساڵ دەبتنێ بنە هەندێک چاڵکی بۆچی ئێزدیەکان لە چیان کەمە لە ناو هەرێمی کوردستان لە ناو کەمپەکانە پێویستیان بە چییە کە ئێوە وەکو مقەسیریەک و وەکو کەم تەرخەمیەک لەلایەن حکوومەتی هەرێم بێ حکوومەتی عێراق بێ و ئەو ڕێکخراوانی کاوکاریان دەکەن ئەم کەم و کورتیانە چییە کە ئەوان پێویستیان هەیە و جێبەجێ نەکراوە پڕ نەکراوەتەوە پێدڤاتیا ئێزدیانە بڤەگەڕەوانە بخۆشکردنا ژین و ژیارەوانە پاراستن و داوینکردنە ئارامی و ئاسایشە بۆ جهێبا بوو با پیرێنوان نەپێویستیاوانە پندێ ئەد ناف چادراندا کەمپادا ژیانان بێتە باشترکردن هەندێک خزمەت گۆزاریان یەم بێسەر و بەر بۆیان بێنە پێشکەشکردن وەختێ مووسلاتی ڕزگارکردن ئەش دەستێ داعش خەلکێ مووسێل سێ قات قەرەبوویا خۆ وەرگرتن دەڤێرێن وان هاتنە باشترکردن ژین و ژیارەوان هاتە خۆشترکردن نۆشک کاریە تێدەکردن باشە ئێزدی مابەری خەلکێ مووسل نهاتنە جینۆسایدکردن ماناتنە قڕکردن و کوشتارکردن بۆچی ئەو هاتنە قەرەبووکردن بۆچیە بە سەرێ 10 ساڵانە ئێزدیت بن چادرادا دژین واتە بە ڕامانە هەندێک و ئێزدی پێکهاتەیەکی ئیگەلێکی بێخودانە ئەش لای دەستەڵاتێڤە حکوومەتە عێراقێ هیچ شێوەیەکی ئەرکین خوێن دەستوری و یاسایی بەرامبەر ئێزدیان ئەدا نەکرینە و جێبەجێ نەکرینە یا حکوومەتە هەرێما کوردستانی پێچی بووی وانیا سەر ملێخۆ کردی و بترشەکەش پێچی بوو ناخواز باوەڕدارم چەنگوە گێربەری خۆ بدەینە مەلەفێ جینۆسایدێ دەستە جینۆساید و ڤەکۆلینێ حکوومەتە هەرێما کوردستانی گەلک کارین باشش بۆ vê دۆسیێت کردین وەش بلی بابەتین دیێن خزمەت گۆزاری و ڤەحەواندنەوان و پاراستنە ئارامی و ئاسایشەوان و هەتا دوماییە بە وەکو هەرێمێک زیرەتر ئەش پێچێبوو ناخۆ کرد وەکو دەوڵەت کە تو بێ حکوومەتە عێراقێ ئەڤی ئەرکێ خۆی دەستوری بەرامبەر ئێزدیا جێبەجێ نەکات بێگومان و چوو شک تێدانینە چوو گومان تێدانینە کە ئەڤە پێکهاتەیەکی مەخدورن لە عێراقێ ئەگەر نەمەخدوربانە ئەڤە سەرێ 10 ساڵات بن چادرادا نەدژیان و دێبێتە ساڵە 11 و 12 و ئەس باوەڕدارم دێ هەر درێژ بێت باشە کاک بیرهات پێتان وایە کێشەی ئێزدیەکان زیاتر ئەمنیە و ئەمنیەکەیش پەیوەندی بە پرسە سیاسیەکەوە هەیە یاخود کێشەکەیان فعلەن وجودی هەیە ئەوەی کە
هێشتا مەترسی لە ناو شوێنەکانیان ناماونێتەوە نەکراوە بە کەیسێکی سیاسی چ پێ نەبێت یا بووە کەیسێکی سیاسی نە کەیسێکی یاسایی ئەگەر کەیسێکی یاسایی بە هەندێک ڕێکارێت یاسایی دێنە وەرگرتێن دەستگەین پەیوەندیدار دێنە سەرخات دێچێن شنگالی بارودۆخیە ئیداری کارگەری ئابووری خزمەتگوزاری ئاسایش و ئارامیە دێ باشترکەن بەس یا بووە کەیسێکی سیاسی یا بووە بابەتێکی ئەقلیمی شنگال کۆنتڕۆڵە حکوومەتە عێراقیە دەرکرد جامادام جەنابە هەر لە پرسی ئێزدیەکانەوە گفتوگۆکانمان دەست پێ کرد لەسەر پرسی ئێزدیەکان و ئاوارە ئێزدیەکان بەردەوام دەبم دواتر دێمە سەر پرسی کەمپەکان بە شێوەیەکی گشتی وەکو پارێزەر وەکو قانون چی بۆ ئاوارەکانەکەن پێویستە ڕەوشیان چی بێ ئاوارە ئێزدیەکان بێگومان ماڵی خۆیان لەبەری ئەوانی شەر لە هەرێمی کوردستان و ئەوانی شەر وەکو کوردێک مامەڵەیان لەگەڵدا دەکرێت ئەوەی کە دەکەوێتە لایەنە یاسای و قانونیەکەی وەکو ژنانە وەکو منداڵان و پیاوان کە تایسە ژمارەیەکی زۆر لە ژنانی ئێزدی نەگەڕێنراوەتەوە زێتی خۆیان تەنانەت نەگەڕێنراوەتەوە ناو کەمپەکان و ناو هەرێمی کوردستان و عێراقیش لە ڕووی قانونیەوە چی بۆ ئەوان دەکرێت ئەوانیش وەکو بەشێک لە ئاوارە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت یان وەکو سەر و بێسەر و شوێنێک گەلک سوپاسەوە پرسیارێکە گەلەکە گرنگە کۆتانۆکە ئەو ئێزدیەن و دەستێ داعش داماین و هەر دیسا شکە و کچ و ژنێن کوش دەستێ داعش هاتینە ڕزگارکردن جارێ مووقفێوانێ قانونی دەچێ بێت هەلویستە یاسایی یاسادانەرە عراقی کۆمەکە بەندێت یاسەیەن تایبەتێت هەین و دەستوریەن دەبێتن ئەڤێن و هاتینە ونداکردن هاتینە گرتنش لە چەکدارن داعش بە وەکو قارن بشمەتە زیانێ کەفتێکی جەنگی چەنگومە لە عراقیشێک یاسا هەیە یاسایە زیانێ کەفتیان جەنگی دەستی ئێرهابێمە هەیل پێوێ یاسای گەڕێکە حکوومەت هەموو ڕێکار و بزاوێن خۆ خورد کاتش بۆ ڤەدیتنەوان ji بۆ ڕزگارکردنەوان ji بۆ دووبارە ئینان و گونجاندنەوان گەل جڤایکی لێ بەداخەوە لاستە حکوومەتە عراقێنی نەژبەرک و سەروەری و سیاداک و ئەم بەحەسکەین وەکو دەولەت العراقی نەمایش بەرێکێشێک ئێدی ئەو کۆنتترۆل نینە جارێکە دیوی خەلکی هەمووی تەمامەتی ش دەستێ داعش ڤەگەڕێنن و بینێت گەل جڤایکی بگونجینن ژ لە یاسایی بە هەرچی بشمەتە ینی یاسابتنی هەریە بووە حەبر عەلە الوەرەقە بەرامبەری ئێزیدیان وا دیساشێک ئەوێن کوش دەستێ داعش تێنە ڕزگارکردن بێگومان ئەو هەموو بزاوێت هاتی نەگرن حکوومەتە هەرێما کوردستانی و دیساشێک ڕێبەریە ڕزگارکردنا کوچ و ژنێن ئێزدیێنش دەستێ داعش بێگومان ئەوانە درێخی نەکریە بەرامبەر پرسێن ئێزدیان و ئەوێن کوش دەستێ داعش ڕزگارکردن لێ ئەگەر بێن بەحسێ دەستوری و یاسایان تایبەت العراقی بکەم و بێژم چی هەلویستە سەر ئێزدیایەتە جیبەجێکردن وەکو گرتیان دەستێ داعش بەداخەوە هەر وەکو مرۆڤێک تەعامل گەل ناهێ دەگرن ئەگەر وەکو مرۆڤێک شکل پێ یاسایە سەرە دەریت گەلڤان ئاوەرێن ئێزدیە هاتبایکردن ڕەنگەنەوە کۆمەکە مافێن خۆین دەستوری و یاسایی دەستخۆ خستە بوون سەبارەت بە پرسی ژنانی ئێزدی تا چەند کاریگەری هەبوو لەوەی کە ئەمنیەت و ئارامی نەگەڕێتەوە بۆ یعنی ئەمە کەیسێک بێ بابەتێک بێ کە نەتوانرابێت بەشەیەکی گشتی کۆتایی پێ بهێنرێت و بابەتێک بێ بۆی کە نەتوان ئاوارەکان بگەڕێنەوە شوێنی خوار وەکو ئێزدیەکان بێگومان یعنی خزمەتە بکەم ئەبە هەموو ئاستەنگێن یەن یاسای و سیاسیت پێشیان لە ئێزدیادا هەین ئێزدی پشێکی گشتیان بووینە قوربانی نەبەس پشتی جنوسایدی و خەلکی شنگارەمە ئێزدیان دەردۆرێن دیترشک ئەوێن و ناوێوان ئێزدینە ئید مەخدورن وێ وڵاتی وەوێن و بن چادرێت ئاوەرەیە دادژین دەبینی پیشی وێگی خزمەتەکە وانە ئەوها بەرچاف ناتێکردن هەتان و کێشێک توێت بینی دەهان هەزار کەسێن ئێزدیت بن چادرێن ئاوەرەیە دادژین بێ هیچ مافەک و بێ هیچ سەر و گوهێکی وی خەلکی بکەن و بێ هیچ پلان و بەرنمەیەکی داڕشتی و بچن ڕەوشە ئەو لە کاریا شنگال ئاسایی بکەن هەتاکو و بەرنمەیەکی دابڕێژن بۆ ڤەگەڕاندنا وی خەلکی بۆ سەر زێدی با و واپیرێنوان ئەمە مەحاڵە بەرامبەر ئێزدیان ئەمە دەست پێگەشت من گوت ئێزدی بەداخەوە الوی وڵاتی پێکاتێکی گەلێکی مەغدورن و دلسەروی مەغدوریەتی هەرمینن شک باش ئەمە دواپرسیار بێت لەسەر پرسی ئێزدیەکان دەزانم کەیسێک و بابەتێکی زۆر گرنگە بە بەرنامە و دوو بەرنامە پرسی ئێزدیەکان کۆتایی نایەت جنابەت باشتر دەزانی بەڵام وەکو لایەنە یاساییەکە جنابی شۆکە و چالاکوانێک لە پرسی ئێزدیەکاندا یاسا چی دەکات بۆ ئەوەی زیاتر بە دوواداچوون بۆ کەیسی ئێزدیەکان بکات و بۆ گەڕانەوە بۆ ئارامکردنەوەی شوێنەکان و زێدی خۆیان چی ئەو یاسایانی کە
لەسەر ئاسی دەوڵەت حکوومەتی عێراق بێ و جێبەجێکا وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش. ژڕۆی یاسایی بە جارێ بە 10 ساڵ دەرباز بوون لەسەر جینۆسایدکردنە زیانگەڕەکە حکوومەتە عێراقێ ئەو حکوومەتە ڕەها و یا بێ سنوورە و دەستەڵاتێن سەرەکی دەستێوێدانە ژڕۆی یاسایی بە وەکو دەستەڵاتەکە جێبەجێکار و دەستوری ئەو دەستەڵاتێن پێداین سەرۆک وەزیرانم شەخسی خۆت قارەتێن سەرپەرشتیاوی مەلەفی بکات ئیدارەیە شنگالێ بکەنە شەرعی و ئەو گروپێن کل شنگالێنە گروپێن یاساینە و دەرەوە یاساینە سنووردار بکەن بەرنامێن باشتر داپڕێژن لای وەزارەتێن تایبەتمەند vەش بۆ باشترکردنا ڕەوشە خزمەتگوزاری و قەرەبووکردنا خەلکێ شنگارێ و ئاڤەدانکردنا جوهوارێنمان بۆ هەندێک خەلکێک vەگەرن ماگەت و بێژی 10 ساڵ بۆرین و ئەم دێوی خەلکێ شنگال vەگەرینە جێبا و باپیرێنوان بەس تودینە دەشتێ تەنە جادێتوان باشکردن تەنە خزمەت گۆزاری چێگر تەنە و لە کاری واسای چێگر سەدان کجوژنێن یەنێ زیدیان جهێلێنوان نۆکەل شنگاری ڕوبەڕی کوشتنی و دەست درێژیان تو بارانکردنێت بن یعنی خەلکە شنگالێ دێڤەگەردەکێ دەرێ ئێزدی دێڤەگەرنەکێ دەرێ ئەدەبێتن حکوومەت عێراقیڤان هەندێک پرساش خۆ بکات کو ئەوانە دەستەڵات لەسەر شنگالێ نەمایە بووە بابەتێکی ئەقلیمی ئەش هێز و سەروەریە وانیا دەرکەفتی ئەنجامدا ئەوانە ئەو سیادە و سەروەریە یاسای نەمایە بچنە شنگالێ جبەجێ بکەنش بەرک و هێزە حکوومەتە عێراقی بخۆدا نەمایەڤی خەلکێ شنگالی vەگەرینە سەر جێبا باپیرێنوان ئەڤە ڤەرێژە جینۆسایدەکە یە بەردەوامە ئێزیدی ڤەرێژە جینۆسایدەکە کۆم و کوشتار و کۆمەڵکوژیەکە کۆمە ئەوە کوپسەری ئێزدیا داهاتی دڤیا بە ئەڤە سەری هەندە ساڵە خزمەتەکە پێشچاف بوان هاتباکردن جێنوان گەلک هاتبانە باشترکردن و ڕەوشاوان هاتە بە پێشەنگکردن و بەداخەوە ئەوە کوتوت بێژی شڕۆی یاسایی بە چی بێتەکردن حکوومەتە عێراقیە نەشڕۆی یاسایی بە و نەشڕۆی لەشکەری بە و نەشڕۆی سیاسی بە خزمەتە vê dosiyên ئایکەتە و ێزدی شێک هەر ساڵ بۆ ساڵیەت بن چادرێت خۆ دادمێنن و ئەو شکی بزاوێتکەن چادرێت خۆ گۆڕم بکەنە بلۆک و جێ خولێ دەرقایم بکەن باش ئێستا دێمە بەداخەوە هیچی پێکاتەیەکی مەخدورن باشە کاک بیرهاد ئێستا دێمە سەر دیوی دووەمی گفتوگۆکانمان ئەویش باسکردنی ڕەوشی ئاوارەکانە لە هەرێمی کوردستانە خۆ بە تەنها ئێزدیەکان نین کە لانیان لێ شێواوە شوێن و ماڵ و حاڵیان لێ شێوا بۆی هاتنی داعشەوە ئەگەر مافی ئاوارەکانی دیکەش بدەین لە گفتوگویەکی وهادا بەگشتی وەکو چالاگوانێک کە بەدواداچوون بۆ ڕەوشی ئێزدیەکان دەکەن بێگومان ئەگەدای ڕەوشی ئاوارەکانی دیکەشن کە لە ناو هەرێمی کوردستاندان بەگشتی ئەو سنوورانی و ناوچانی کە جەنابەت سەردانت کردبێت و دواداچوونێ بۆ کردبێ ڕەوشی ئاوارەکانی هەرێمی کوردستان چۆنن لە ماوەکانی ماوەی ساڵەکانی ڕابردوو کە ئاوارە بوون هەتاکو ئێستاش لە ڕۆژێکی گونجاودان لە ڕووی دەرونیە و لە ڕووی ژینگەیەوە بێگومان نەبەسێ زیدی قوربانیان vê çendîne pê katên dî tirşik hetanokê rengê bitiriya wan ew ku bûyne qurbaniyên destê Daeş beşekî Mesîhiya bûn beşekî Musilmana bûn beşekî kakeya wan hebûn ew şekit qûnaxeke ye dijwar û nexweş ra derbas bûn lê babetên wan gelek hatine çareserkirin ez bi te nimûnekî bînim yanî awareyên kempa holê hûn bînin tehwîlî zumar bikin yanî bi çi rûyekî û bi çi mîkanîzmekê li pê çi binema عرفی و اخلاقی و سیاسی و یاسای هون وان افضل ترتکن پیشنگ ترتکنش ازدیا یعنی او کسوکارن داعشن او کسوکارن چکدارن داعشن تیروریست بون دست وان تخونه ازدیا دا یصورا کومال کجیا ازدیا کرن ازدی کشتنو بناخ کرن بساغی یعنی کومال کش کرن تو شنو يعني أفضلية يا خدمة جوزارية أمنية سياسية باشتركنا جنجي تو ده كسكر داعش وتو إزديات هيلي وكو أوريك سري 10 صالة بن شادرة دا بجين يعني تو بري خوب ده في بسرو بريا دولة عراقي بران بري زديان يا حكومة دارما كردستاني استقارمش متى يا وان بيتشيبوي وبهيزا خوب دبلوماسية خو اف ريقراويني في دولتي هنا نسرخات ويا وان بخوش بيتشيبوي بو كرت أوريك كر لأنه كاش دست حكومتها هرمية در كفتي دمينتن حكومة عراقي في بابتي چارة سركت او جينجا كو آوارت داد جينجا كجلق پريشان و نالبارا خلقك نغارب بن چادرا بجي چادر بوروشكي دواو سي روجانا چادر موقتة كاتية چادر نبو هنده تو 10 سالات بندا بجي
يعني تو بري خوب در روشا ازدیا روشا که گلک پریشانه بس کای پی پاخوید کای لی بتا خودان او گلک اب زحمتش برکو ازدی بخوشک هر ازدی اگر نو حموشک بنا بر پرسو دست لادار هر به دست لادن اوه بابد يعني بچاوه کی کمینه بچاوه کی لاواس تماشی وی جواگی تیدا کرن لو را به 10 سالات بن چادر ده اگر تنیل سر است حکومت عراقی ازدی خدا نه هلویست و پیگه و پشت و پناه بانه نوکر رو شوانگلک باشتر بو او پرلمانتاری میچنه پرلمانی عراقی شکتنی دی آخرین الدزگین را گاندنی هر دی ساچو پیچه نبود اگر ازدی لوی ولاتی سرک وزیر بتشک هر دی ازدی کمی نبود چونگو ازدی ادبنا کوک دا و عقلیت آوانا دا ازدی پیکاته کی کمین و خزمت کرنا واسه او دبین دیاره گناه که نزال باشه کاک بیرهات لورزی زستان دا ئاوارەکانی ناو هەرێمی کوردستان کێشەی ئەستوتەمەنیان بۆ دروست دەبێت کێشەی شوێنی مانەوە و کەمپەکانیان بۆ دروست دەبێت ئەو کەمپانی کە دروست کراون توانراوە پێداویستی ئاوارەکان پڕ بکاتەوە جنگەیەکی گونجاوە بۆ ئەوان جاری خوزی کار بوانی باش و الهاوین خدمت آن هات باکرین جاری امروز زبستانی وگرین روشان گلگ خرابه یعنی نل زبستانی و نل هاوینی یعنی بداخ و سرد دوباره کمپه نجهش یعنی کمپه کس نشد بجید خوزگا خیزانت کمک بر پرسو دستالدارت کمپه دا جیابانه دیوان معانات ازدیازانی بان که چند بزحمته از خوشك يعني قالك جارة من سردانا كم بيا كريم منو إرادة نينا از بن شادري بجيم يعني خدي هاري كاري أبي خلك شنقاري بتفسر 10 سالات من فان شادر هذا شامور روي كيفا مخدورن ام دفيت ترجبين شكنبين ما جشبينيا هي چنگو حكمة داري ما كردستاني خول ما كرا خدان اگر اوش نبا يا عراقي شك بو منت كرد بيا بام در بدري ولات دردور باينم بس سپاس بو خود یا حکومت هرمی پیچه بو یزدی و حواندن دمینتن قناغین دهاتی یعنی السراست جنوسایده کمک بابت هاتیه کرن شلای دوکومنت بالگا زانیاری خرفه کرن و ارشیف کرن اوان توان داعش برانبر یزدیا کری حتی راده کی خدمت گزاری پیشکشیوان هر نکرین دمینت پلانو برنامه که دارشتیش بو پاشروجی که حکومت هرمی عراقی چاوا همه هنگی و هفسنگی بکن و پلانه که دارشتی بقارن بارودوخ سیاسی و اولکاری و خدمت گزاری و یک کارگری وگری نشنگاله به هندی خلک امانت بجید دوین وان بین آواکرین و اگر بوچی تنها باسی شنگالی کانو آواری ازدی کام بکەین یعنی بڵێ ئەمان بەڕاستی پێویستیان بەمە هەیە لەناو عێراقدا لەناو هەرێمی کوردستانە ئاواری دیکەش بوونی هەیە کاک بیرهات ئەمان هیچ جیاکارییان لەگەڵدا کراوە لەگەڵ ئێزدیەکان ئەوان تەمامە گەلێک سوپاس ئاوارێن دیتر حەقی خۆین وەرگرتی نەز دەبێژم خۆدان پشتن خۆدان پەنانە یعنی بەرێ خۆ بدێ مووسل ji destê Daeş hat rizgarkirin deverên wan her zû hatine avadagirin cariye Mûsil dê bijîn bûnûne parêzgeheke mezin el Iraqê piştî Bexda bes şingal şik qezayeke mezin e êzidî şik jmareke zor bûne qurbaniyên destê Daeş berê xwe bidê yanî teqrîben nîv saet navbera Mûsil û şingal dor e boçî we ew avagir xelkê wê qerebû kir jiyana wan baştir kir nihol Mûsilekî hejarî feqîr nemaye هەموو ڕوێکی ئەو ئاوارانەی کە لە مۆسڵەوە هاتوون لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوونەتە ناو هەرێمی کوردستان ئێستا ژینگە و ناوچەی خۆیان گونجاو لەبارە بۆ گەڕانەوە ژینگەیەوان لەبارە ژینگەوان گونجا نوکە حکومەت عێراقی بزاوێت کات باشترین ژینگە بۆ کەسوکارن داعش بەردەست کات و خەلکێوان هەر هەموو بەشێکێت زڤڕاندینە زومار ینی بەرەخۆب ئەوێت کەمپا هۆڵێدا خوازنەوەی کەمپێ هەر نەیە لە نشبنی و ژینگەکە لەبار بۆوان نزیکی شنگال دروستکە پاشە بچ ڕوویەکی و بچ دادپەروەریەکە سەروی عەردی هون بێ خزمەتی بۆیان دکەن ژغێر ئەو بوون یەن دەستێوانت خونە ێزیدیادا سۆڕ وینان سەر تفنا خەلکێ شنگارێ وەدانانە بڕەخوانە وەگوتی هاڤە کەس و کارێن داعش دەبنە جیرانین وە و دژیانەوەش باشکەین و هون هەر لەوێ دەربمینن ئەوێ بابەت يعني خلق شنقال ما في خو نورقرتيا ازدي بشتي في جينوسايد ببدهان صالانه بيكاديكي مخدور
يعني بتني دبينة السي هاشت كونفرنس وسيمينار وبابد وشالاكي تينا جيرانو 364 جدي حكومة نفستية يعني أبد بيتن برنامج كيني في دولتها بيتن حكومة عراقي بيتن نهر صال وموالا هرجار باشا خلك هود جيتن بنت شادر هذا باشا أمريكا جناب باسيليو كيف فعلا مزور باسيليو ذكرك أوار كان دقرينا وشيني خوان أوار كان قراني ويان دوا دخلت هربن ونو لأن تريم بريار ذاك وزارة كوتشو كوجبراني عراق حكومة عراق ببرياري سوداني بريار بو كداخستني كمبكاني هريمي كو أوار كان كلنا وهريمي كردستانا تال كتاي مانجي حوت مانجي تموز دوا برياري لبارو بدري دافخرن بلام أما دوا خراوا ئێوەکو پارێزەرێک چۆن هەڵسەنگاندن بۆم بڕیاراکەن ینی گەڕانەوەی ئاوارەکان تا لە ئێستا چەند لەبارە و نەگەڕانەوەیان چ ئەرکێگە خاتە سەر حکومەتی هەرێمی کوردستان و عێراقیش بڕیارên دادگەها فیدرالی وێ تێنە هەڵوەشاندن بەڵێ بە بڕیارین حکومەتێنە هەڵوەشاندن بڕیارên دادگەها فیدرالی وێ تێنە هەڵوەشاندن با بڕیارên حکومەت دێ زووتر هێنە هەڵوەشاندن چاوە وەزیرە کوچ و گوژبەرێن عراقی هەرزوو و بتنێ بۆ خۆ نمایشکردن و خۆ عەرزکردن بەرامبەر دەستگێ ڕاگەاندنێ وڵای دێ دەرگەیان کەمپاگیرین و خەڵکی بچی زڤڕینی دەیەکە خێزانەتە ئەوارە بە بن چادرا دێ چاوە خێزانە خۆ ڤەگەرینیە شنگال دەهرە چی جێهێلی هاتە کوشتن دێشکی سێ خۆچت شنگال و نە خزمەت گوزاریە و نە بارودۆخی سیاسی و ئابووری و نە کارگیری و نەدام و دەستگە ینی نزانم دێ چ ڕوویەکی وی خەلکی زڤڕینن وێش کەمپات بەنە شنگال وێ 4 ملیۆن دینارە دەنێ 4 ملیۆن دینار تێرا گعدەگە بەرپرسێکی وان ناگەت ینی دێ خەلکی شنگارێ چی زڤڕینە شنگالێ بەداخەوە ئەف ڕێکخراوە شوێتێن وێ ڤان شاحینە و قەلەباوانتینن خەلکی شنگار زڤڕینە شنگال خەلکی شنگال نە زڤڕیە خەلکێکی فەقیرە وێ چ تەعویضی وەرگرت قەرەبووی وەرگرت وێت ڕەخی دێت لەحفە ڕاتێتە ماڵڤە بەڵێ يعني بداخەوە بۆ فێ ڕەوشەهای زدیا وە بڕیارەت حکومەتە عراقیشێک خۆزگا بنیا تحتی بنەکۆکە یا شنگال هاتبا خۆشکردن پاشی خەلک زڤڕانبانە بە حکومەتە و دەوێتن بەس بڕیارەکە بۆ هەموو ئاوارەکان بوونت بەتەنێ بۆ شنگال و بۆ ئێزدیەکان مامۆستا بارودۆخێ ناسایی و جەنگی لە عراقی بدومەهی کات ئەڤە ڕێکارێ دیاساینە دەوێت حکومەتە عراقێ لە هەموو ئاوارەیان خۆ بکاتە خوددان هەرێکی بێ جوداهی ڤگەڕینتە سەر جێبا و باپیرێن وان و خزمەتەوە بکات بەس نەدادپەروەریە هەی و ئەف مافخواردن و گەندەڵیا بەرامبەر جڤایکی ێزیدی هاتیەکرێنش 2014 و هەتانۆکە هیچ حکومەتێک بەرامبەر خەلکی خۆ هەوڵاتی خۆ ناکات و خوددانێ ڕەگەزنامە عراقیە هەردوویە بە ڕێزل وێ ڕەگەزنامی هات باگرتن وێ ناسنامە عراقی هات بە وەرگرتن ینی بەداخەوە نەکو ئەس بتنێ دێ بەڕەوانی شێز دیاگەم ئەس خۆت خوازم بەڕەوانیش هەموو ئاوەڕێ بکەم مێنی هەموو شگەن بوونێ زیان وێ کەفتێن دەستێ داعش و مافێن وانێ تا دینە خوارن بەس تو کەس و کارن داعش پێشیان من ئەفضەڵکەی باشتر کێ و پێشیان مندانێ ئەو جێ قبولکردنێنی نە خەلکی مووسل ئەبە 5 قەرەبوویت خۆ وەرگرتن دەمینتن هەر خەلکی شنگار بلال بن چادرا پرزن بەڵێ ئەماکەم بەدوانەوەن مەحاڵە لەسەروی دەستورداری باشە ئەماکەم بە دوا پرسیار ئەو ڕێکخراوانەی کە لە بواری بە دوواداچوونی ئاوارەکان هاوکاری ئاوارەکان لە ناو هەرێمی کوردستانە بوونیان هەیە بەشێ لە ڕێکخراوەکان ڕێکخراوی ناوخۆین جناب داگەداری و بەشێکیش لەو ڕێکخراوانە ڕێکخراوی نێودوڵەتی یاخود لەسەر ئاستە نێودوڵەتیەکە مامەڵە لەگەڵم بابەتەیەکەن لە پاش نەمانی ئەم کەمپانە و نەمانی ئاوارەکان لە ناو هەرێمی کوردستانە ئەرکێمان چی لێدێ ئەوکو پارێزەرێک تاکو ئێستا هەوڵی ئاوارەکان و چالاکی ئاوارەکانتان یاخود بورە هەوڵ و چالاکی ڕێکخراوەکانتان بۆ ئاوارەکان چۆن هەڵسەنگاندووە کۆی ئاوارەکان نەک بەتەنیا ئێزدیەکان ئەو ڕێکخراوێت نێودەوڵەتی و ئەوێت نافخۆیەت خزمەتە پرسا جینۆسایدی و واوەرەیە کلیب گشتی و ئێزدیاب تایبەتی کار و پرۆژێنوان جێ ڕێزگرتنێنە دەستخۆشی لوانکەین بەس بەداخەوە کۆمەکە ئەو ڕێکخراوە شارژ بۆ بەرژەوەندین خۆیان تایبەت هاتن خزمەتە ئێزدیانکردن خزمەتە ئاوەڕایکردن و بەرنامە و پرۆژن خۆ وەرگرتن و هەتا دوماهی و هەتا ئیرۆ ڕۆژ
نۆکەشک ئەو ڕێکخراوێت دەرگێت خۆ گرتین بووە بڕیارە بچنە شنگال و مادە 140 لە خزمەت ئاوەڕەیە بکەن ژبەر بارودۆخی ئەمنی و یە سیاسی نەقارن بچن بەردەوامی بکار و پرۆژین خۆ بدەن و خزمەت ئاوەڕەیە بکەن ئەو ڕێکخراوێت دیتر ئەوێن کو نافخۆینە چ ڕوولەگی خۆ نامین پشتی ئەگەر بێژندێک کەمپادایەخن دەمینێت ڕێکخراوێت نیف دەوڵەتی ڕێکخراوە یوێنە یونیسێڤە ڕێکخراوە گەلک ڕێکخراوێن دیترە نیف دەوڵەتینەک و دەستێوان درێژە لاستێکی نیف دەوڵەتی پشتەوانی و هەماهنگێت گەل حکوومەتە عراقی بکەن تقارن باشتر بچن خزمەتان بکەن دەبرێنوان بەس ئەگەر سەروی دەستورداری بێت ئەو ڕێکخراوەشک نەقارن وی شێوازی بچنە شنگال و کار و پرۆژین خۆ بەردەوام بکەن چەند ڕەوشە سیاسی ئەو لە کاری بوانە گونجاینینە ینی ئەوید معارضی کوشتنێنە معارضی دەست سەرداگرتنە کەلوپەل و بنگهێنوانن و هەدا دومەهەیە. بەڵێ من زۆر سپاسی ئامادەبوونیەوە ئاکەم بەڕێز بیرهات هارون ڕەشید پارێزەر و چالاکوانی هێزدی ڕاستەخۆ لە دووە کۆمیوانی مەبوو ماندوو.